دقن فولکلوری هم ری نشاندر دقن نویسکینه و هم جی وک ریشه دارا چانده هم. دەتوانین هەمان ئەو دەقانە هەڵوەشێنینەوە و بە دار و پەردووی ئەوانە دەقی نوێ ڕۆ بنینەوە. لە قۆناغی ئەدەبیاتی نووسیندا دەبێت زۆر بە جوانی و زۆر بە تێگەیشتنێکی ئەمڕۆیانەوە دەست بۆ ئەو دەقە فۆلکلۆریانە بە چونکە پڕن لە تێمینەتەوەی. زارابایەک دەرکەتیە ژێرە دبێژن تورکمانجی بڕاستی وسایە ئەو منطقە ئەو کولتورە و بە 80 ساڵ 90 ساڵ دەستهەلاتیا کەمالیزمێ بە خۆرتێ کوردا دایە فێمکردن و وانە پەروەردە کردیە ئیرۆ شیاریە کەتیە ناڤاوان خۆرتا ئەو ڕادبن بە کورمانجی دنویسینن لێبەلێ ناڤەڕۆکا نویسێ وان بە پرانی نە ji kultura Kurdiye. Gelê Kurd di varê vêjeya dewkî de nehatiye asmîlekirin û her lewma ew vêjeye bandora xwe li ser vêjeya nivîskî heye. ئەدەبیاتی زارەکی ئێمە نەتەنیا لە لای نووسەرەکانمان نوخبەکان لە تێگەیشتن و باوەڕی خەڵکی ئاسایشدا ڕۆژانە ڕەنگی داوتەوە. Lê lêkoler û nivîserên serdeman û li ser vê bawerîne ku helbest di serdema modern de deqa bilindahiya xwe ji dest daye. بۆیە ئیدی ئەمڕۆ ئەو وەزیفەیە ئەو ئەرکەیەک لە ڕابردوودا بە شعر سپێدرا بوو کە گوتاری زاڵی کۆمەڵگا بوو ئێستای ترەوە گوتارە نییە چونکە زیاتر شعر ئەمڕۆ گوتارێکی خودیە. لگۆر قەناعەتا من هەموو سترانên کوردی yên ku îro hene hemûya îlhama xwe ji helbesta kurdî ya klasîk wergirtiye. Nifşano pêwîst e bi çavek vekirî ve û bi hestek zêde ve mifahê ji vêjeya dewkî ji bo pêşxistina vêjeya nivîskî wergire. Vêjeya dewkîya gelî Kurd beşeke girîng û çiqeke sereke ji folklora Kurdî ye. Vêjeya dewkîya her neteweyekî dewlemendiya folklorê nîşan dide. Bingeha vêjeya nivîskiya gelî Kurd li ser folklora Kurdî hatiye û ew li ser vêjeya dewkî hatiye awakirin. Vêjeya dewkî berî nivîsî derketiye, hîn jî berdevam e û stran, kilam, dîrok, heyranok, payîzok, lavik, lawje, dastan, gotinên pêşiyan, bivêj, meselok, pêkenok, serpêhatî û gelek tiştê dinê li xwe digire. Ew yeka bi dewkî ji newşekî derbasî newşadin bûye. Bingeha vêjeya nivîskî li ser vêjeya dewkî hatiye danîn. Vêjeya dewkîya gelî Kurd bandora gelek mezin li ser vêjeya nivîskî hebûye û heye. Nivîser û lêkolerên Kurd ji bo dewlemendkirina vêjeya nivîskî rû li vêjeya dewkî û folklorî dikin û vêjeya dewkî stûna vêjeya nivîskî ye. Deqên folklorî hem rê nîşanderê deqên nivîskî ne û hem jî vek rîşeya dara çandê ye. Deqa folkloriyەکان یان بڵێن دەقە زارەکیەکان لەبەر ئەوەی کە شوێنی بەدیهاتنی دەق زمانە ئێمەش لێرەدا باسی دەق دەکەین بڵێن دەقە زارەکیەکان دەتوانین بشۆپێنین بە دووربینێک کە لە قوڵایی زۆر قوڵەوە لە ڕەسەنایەتی زۆر ڕەسەنەوە هەبوونی کۆمەڵایەتی ئینسانی کورد
هەبوونی تاکی ئینسانی کوردمان دێنێتە بەرچاو دەزانین کە هۆشی یعنی عەقڵی چۆن گەشەی کردووە دنیابینی ڕەوتی دنیابینی چۆن بووە چیرۆک و ئەفسانە و داستان و ئەو شتانەی خۆی چۆن جێراوەتەوە هەروەها فۆرمی جێرانەوەی ئەو چیرۆک و ئەفسانە و داستانانەی بە چ فۆرمێک بە چ زمانێک جێراوەتەوە دەقەزارەکیەکان یاریدەمان دەدەن کە بگەڕێینەوە بۆ قوڵایی ئەو بابەتانە بۆ ڕەسەنایەتی ئەو زمانانە لەوە تێ بگەین کە وشەی کوردی چۆن بەکار هاتووە دەستە وشەی کوردی چۆن بەکار هاتووە مەتەڵ و مەسەل و ئیدیۆمەکان چۆن بەکار هاتوون بە دەقەزارەکیەکاندا ئێمە دەتوانین بگەڕێنەوە سەر هەمووی ئەوانە و سامانێکی گەورەی زمانیمان لەبەردەستدا هەبێ بۆ ئەوەی کە بتوانین دەقی نوێ و ماڵی نوێی لەسەر دابنینەوە چونکە کە ئێمە دەڵێن دەقی نوێ ئەمە بەستمان ئەوەیە کە ئەوە نییە کە ئەوەی کە هەمانە وەلای بنین مەبەستمان ئەوەیە کە ئەگەر ئەوانە بڵین بۆ ئەمڕۆی ئێمە کاریگەریشان کەمە ئێمە پێویستمان دنیابینی ئێمە پێویستی بە فراوانکردنی دنیابینیمانە فراوانکردنی دەقەکانمانە دەتوانین هەمان ئەو دەقانە هەڵوەشێنینەوە و بەدار و پەردووی ئەوانە دەقی نوێ ڕۆ بنینەوە ئەوە پەیوەندیی یەکجار گرینگە کە دەتوانین لە دەقی زارەکیەوە بۆ دەقی نوێ کەڵکی لێوەربگرین ئێستا کورد کە لە قۆناغی نووسیندایە لە قۆناغی ئەدەبیاتی نووسیندایە دەبێ زۆر بە جوانی و زۆر بە تێگەیشتنێکی ئەمڕۆیانەوە دەست بۆ ئەو دەقە فۆلکلۆریانە ببات چونکە پڕن لە تێمینەتەوەی پڕن لە ژیانی ڕابردووی کورد واتە لێوان لێون لە ئەندێشەی ڕەسەنی مرۆڤی کورد بەبێ هیچ تێگەیشتنێکی دەرەکی واتە هەرچەند زۆر دەقی فۆلکلۆر هەیە زۆر دەقی پەندی پێشینیان هەیە لە ناو نەتەوەکانی تردا هاوبەشە بەڵام کۆمەڵێک دەقی فۆلکلۆر بەیتەکان هەیە ئێمەی کورد تایبەتی میلەتی کووردە وەکو براهیمۆک و وەکو بەیتی سەیدەوان و وەکو ناسر و ماڵماڵ و وەکو مەموزین و وەکو شیرین و فەرهاد و عەزیز و کوبرا و وەنەوش و بەڕەزا و دەیان دەقی دیکە بۆیە دەبێ نووسەری ئێستای کورد ئیسفادەکە وەتا ئەوانە جوان بەکار بێنێتەوە و لە دەقی هاوچەرخدا دایان بڕێژێتەوە بۆیە پاشخانێکی ئێجگار دەوڵەمەند و گرینگە بۆ نووسەری ئێستای کورد کە دەبێت زۆر بە وریاییەوە ئیشیان لەسەر بکە و کارێن لەسەر بکە ئانها ئەزوی ببێژم ئانها لە باکوورێ کوردستانê divan 20-30 salên dawî da gelek nivîskarên Kurdên kurmancî derketine holê lê mixabin wextê ku meriv nivîsê wan diber çavan re derbas dike erê peyvê Kurdî ne hevok bi Kurdî avakirine lê naverok ne Kurdî ye naverok li Bakurê Kurdistanê cana hinek hene henekat kin dibêjin zimanek zaravayek derketiye jê re dibêjin Türkmancî bi rastî wisa ye ew mentika ew kultura ku bi 80 sal 90 sal desthelatiya Kemalizmê bi xortê Kurda daye fêmkirin û wana perwerde kiriye îro şiyariye ketiye nava wan xorta ew radbin bi kurmancî dinivîsînin lê belê naveroka nivîsê wan bi piranî ne ji kultura Kurdî ye Vêjeya dawkiya Kurdî bûye sîberek bû helbestwan û nivîserên serdemanû ew pexşan helbest û romanên xwe bi saya çîrok û helbestên folklorî dinivîsin ger mirov rastiyê bêje gelê Kurd di vêjeya nivîskî de gelek dewlemend nîne û temenê vê kêm e
گر نویسرک کرد بخوازه گوتارک بهز آنجی پرتوککی بنویسه رو لپیوین رسان یه ویژه و دوکی دکه. گلی کرد دوار ویژه و دوکی ده نهاتی آسمیله کرن و هر لوما او ویژه باندو راخواه لسر ویژه و نویسکی هیا. ویگا از وی ببیجم لدنیای لحنابا حموم ملت دنیای ده روشنبیرک دما دنویسینه بزمان خواه دما دنویسینه او الهام خواه پیام خواه جچاندا خواه فولکلوری وردگره چمکی کو جه نگره او نکاره بنفسینه اینجا انسان کو جه برهمن فولکلورا خواه الهامن خورد وقتی کو وردگرن او تشتی نوجنجی تخن ناوه او دکارن نویسه پر خوش با آفرینن. اگر چاول شعری فولکلوری کردی بکید زۆرێک لەو شعرانە تێمێک لە پەخشانیان تێدایە تێمێک لە گێڕانەوەیان تێدایە ئەم گێڕانەوەیەش کاریگەری ئەدەبیاتی فۆلکلۆرە مەسڵەن تۆ چاو لە شعرەکانی مامۆستا هەژار کرد لە بۆ کوردستاندا یا هەندێک شعری مامۆستا هێمن شعری مامۆستا قانع زۆریان توخمی ئەو عنسورانەیان تێدای کە عنسوری یەلێکی گێڕانەوەن واتە عنسوری داستانیان ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو تێگەیشتنە ئەو باندۆڕەی ئەو کاریگەریەی کە ئەدەبیاتی واتە ئەدەبی زارەکی ئێمە لەسەر ئەدەبی هاوچەرخ هەیە بووە و زۆر شاعرمان هەیە لە ئێستا لەم سەدەی ڕابردوودا بەبێ ئەوەی کە هیچ خۆی لەو سەردەمەدا ژیابێ کە ئەدەبیاتی زارەکی باو بووە یا زاڵ بووە ئەو تێگەیشتنەی لە ڕێگەی خوێندنەوەوە بۆ پەیدا بووە و شعری داستانی نووسیوە شعرێکی نووسیوە کە ڕیوایەتی تێدایە کە باس لە ڕیوایەتی چیرۆکێک دەکات کە شعری هاوچەرخیشە زۆر جارە و شعرە شعری نوێشە و لە هەمان مەوزوع لە ڕۆماندا لە چیرۆکدا لە کورتە چیرۆکی نووسەرانی ئەم ڕۆماندا زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە ئەدەبیاتی زارەکی ئێمە نەتەنیا لە لای نووسەرەکانمان نوخبەکان لە تێگەیشتن و باوەڕی خەڵکی ئاسایشدا ڕۆژانە ڕەنگی داوەتەوە ڕۆژانە دایکی من و باوکی تۆ و خەڵکی ئاسایی کە قسە دەکەن بەبێ ئەوەی بزانن چەندین پەندی پێشینیان چەندین قسەی نەستەق چەندین ئیدیۆم و زاراوەی ئەدەبیاتی کە دەما و دەم لە دایک و باوکیەوە پێگەیشتووە دووپات دەکەینەوە ئەدەبی زارەکیمان بەڵام کە بە تەمەنترە وەکو بەیتەکان و حەیران و ئەوانە زمانەکەیان زمانێکی سروشتیە زیاتر زمانێکە کە ڕەنگە بێژەرەکانی ئەو کەسانەی کە ئەو ئەدەبیاتیان گوتووە زۆرتر لە ئەو وشانەی کە لە ژیانی ڕۆژانە بۆ بەرەنگاربوونەوەی پێشهاتە سروشتیەکان بووە دابوونەریتە سروشتی و کۆمەڵایەتی ئەوانەی کە بە تەبیعی دێنە پێشێ لەو زمانە کەڵکیان وەرگرتووە بۆیە زمانی ئەدەبیاتی ئێمە زیاتر زمانێکی تەبیعیە زمانێکی سروشتیە تەنانەت زمانی ئەدەبیاتی نوێشمان دەبینی لە ئەدەبیاتی بەرگریشماندا زۆرتری ئەو وشانەی کە بەکاردێن وشەی سروشتین چیا و شاخ و هەور و ئاسمان و زەوی و ئەو شتانەی کە سروشتین ینی دەکرێت بڵێن بێژەری ئەدەبیاتی ئێمە ڕەنگە ئەدەبیاتی زارەکیشمان کەمتر وا هەبووە شارەزای زانستە تەجربیەکان بوو بێت یعنی ئەو زانستانە بوو بێت کە زاراوەی تایبەتیان هەیە بۆیە زۆرتر لە زمانی سروشتی کەڵکیان وەرگرتووە و ئەو زمانە هەتا ئێستاش لەسەر ئەدەبیاتی ئێمە کاریگەری هەیە.
helbest ji bo zimanê Kurdî perek bêhempa ye û hem di vêjeya dewkî û hem jî nivîskî de bandorek taybet li ser rêxistina zimanê Kurdî hebûye û neynuka folklora Kurdî ye û jiyana rastîn a gelê Kurd nîşan dide. Helbestên Kurdî yên folklorî dabû nerîta kurdevarî vek vesf û mehta yar jiyana rojane ya xelkê resen şer û xweşî û nexweşî li xwe girtiye. Vek tê zanîn yekem deqa helbesta folklorîya Kurdî ji alî Baba Tahirê Oryan ve hatiye vehûnandin. مێژووی ئەدەبی ئێمە ئیشارەیان پێکردووە ئەوەیە کە هەمویان زۆربیان تقریبان لەسەر ئەوەن کە یەکەم جار بە زاراوەی لوڕی دەقەکانی بابا تاهیری ئۆریان لەبەردەستەند بابا تاهیری هەمەدانی کە بۆ نمونە مامۆستا عەلادینی سەجادی دەڵێ ساڵی 326 کۆچی لەدایک بۆ ساڵی 401 کۆچی دوایی کردووەواتە لە سەدەی 4 کۆچیدا ژیاوە. مامۆستا ئەمین زەکی بەکیش لە تاریخەکەیدا هەر هەمان مێژوو باز دەکا. یەکەم دەقی ئێمە دەگەڕێتەوە بۆ ئەو دەم کە بە زاراوەی لوڕیە هەتا دواتر لە سەدەی 16 فەقێ تەیران ئەوجار بە زاراوەی کرمانجی سەرو شێخی سەنعان و گوڵبەهار و ئەوانە کە ئەوانش دەقی فۆلکلۆرین بەڵام ئەودایان دەڕێژێتەوە بە زاراوەی کرمانجی سەرو دەنووسرێت. دوای ئەو ئەحمەدی خانی لە سەدەی 17دا دەکاوانە ئەویش مەمی ئالان چیرۆکی فۆلکلۆریە هەر بە زاراوەی شێوەزاری کرمانجی سەرودا دەڕێژێتەوە کەواتە دووەم دەقەکانمان ئەوەی کە لە بەردەستمان بە زاری کرمانجی سەرون بە زاری کرمانجی نێوەڕازە و زارەی کە من ئێستا قسەی پێ دەکەم دەگەڕێتەوە بۆ سەدەی 18 سەردەمی سلێمان پاشای بابان کە دەڵێ عەلی بەردەشانی لە بارەگای ئەودا کەسێک بووە دەقەکانی وەرجێراوەتە سەر زاری سۆرانی و ئیتر ئەو دەقانەش لە یەکەم دەقەکانی زمانی سۆرانین کە دوایی ئەدەبیاتی کلاسیکیش هەر لەو سەردەمی بابانەکاندا لە سەردەستی نالی و سالم و کوردی و ئەوانە پەرە دەگرێت و ینی بەو شێوەیە دەتوانین بڵین دەقی یەکەمین دەقەکانی ئێمە لە پێشدا لوڕی بووە دوایی بەزاری کرمانجی سەرێ بووە جا دوایی بەزاری کرمانجی نێوەڕاست. هەلبەستên folklorî di nav vêjeya Kurdî de pileyekiye bilind heye çimkî tê zanîn destpêka vêjeyê bi helbestî bûye. Di pêşketina ziman de helbestên folklorî xwediyê rolek girîng in. Di nav helbestên folklorî de êş û azar, serkewtin û qehremanî, bindestî û qirkirin heye. Gelê Kurd gelek ji helbestên folklorî xwediyê van nediyarin û her lewma yên neteweyî hatine hesibandin. Lê lêkoler û nivîserên serdema nû li ser vê baverê ne ku helbest di serdema modern de deqa bilindahiya xwe ji dest daye. Sedema vê jî ve digerînin li ser derkewtina vêjeya nivîskî vek pexşan, roman û çîrok ku ji bo nîşandana jiyana ciwadgehê karê çendîn karakteran dilîzin. Vega helbest tiştê ku min tespît kiriye berî mîladê 8 Kurd helbest nifsandine. من li agirî di sempozyuma Evdalê Zeynkê de jî xeber da got ku berê forma strana Kurdî wek helbestê bû. Bi kêş û qafiye û kitejimar bû. Lêbelê piştre di navbera di nav pêvajoya zaman de ew forma strana Kurdî ku weke helbestê bû hate guhartin. Ew guhartina hanekê her ku çû zêde bû încar di van 200 salê dawî da bi seda bi hezara stranbêjên Kurd derketine holê. Van stranbêjê hanekê her yek wek mektebekê, wek ekolek derketine holê û gelek şagird li pey xwe gihandin. Încar li gor qenaeta min hemû stranên Kurdî yên ku îro hene hemûya îlhama xwe ji helbesta Kurdî
یا کلاسیک وەرگرتیە چمکی هەلبەستا کوردی یا کلاسیک پر زێدە دەولەمەندە یا کوردی بۆچی دەقی زاڵە بۆ چەند هۆیەک دەگەڕێتەوە چەند دەلیلیکیەیە یەکەم شعر ئاهەنگدارە ڕیتمیکە زوو لەبەر دەکرێت بەردەنگ باسی شعری کلاسیک دەکەم قافیە و ڕەدیفی هەیە بەرامبەر زووی لەبەری دەکا واتە خۆی تێدا دەبینێتەوە ئەم باسی شعرێک دەکەم کە بۆ کۆمەلگا نووسراوە بە زمانی خەڵک نووسراوە بۆی کە بۆچی توخمی زاڵ بووە لە ناو کۆمەلگای ئەمەدا لەبەر ئەوەی لە ڕابردوودا بەشێک لە مامۆستایانی ئاینی ئێمەش تەنانەت خۆیان شاعر بوون بۆیە لەو سەردەمان لەبەر ئەوەی کورد خاوەنی میدیا نەبووە خاوەنی ڕاگەیاندنی هاوچەرخ نەبووە خاوەندی هیچ تریبونێک نەبووە دەنگی خۆی لەوێ بگەێنێ بۆیە شعر بووە بە گوتاری سیاسی بوو بە گوتاری فەرەنگی بۆ گوتاری ئاینی بۆتە گوتاری کۆمەڵایەتی ئێمە دەبینی شاعرانی ڕابردوو شاعرێکە باسی کۆمەڵایەتی دەکا باسی سیاست دەکا باسی خۆشەویستی دەکا باسی نیشتمان دەکا باسی زێت دەکا باسی ژینگە پارێزی دەکا بۆیە شعر سەرباری ئەوەی کە لایەنی هونەری خۆی پاراستووە هاوکات بووەتە تریبونێکی زاڵ بووەتە توخمێکی زاڵ بۆی کە هەموو هاوار و بڕک و ئێش و ئازارەکانی کۆمەلگای خۆمان لە تریبونی شعرەوە واتە بە گوتاری شعر بە بەرامبەرەکەمان ڕاگەیاندووە بۆیە ئیدی ئەمڕۆ ئەو وەزیفەیە ئەو ئەرکەیەک لە ڕابردوودا بە شعر سپێدرا بوو کە گوتاری زاڵی کۆمەلگا بوو ئێستایترەوە گوتارە نییە چونکە زیاتر شعر ئەمڕۆ گوتارێکی خودیە تاکە کەسیە کە شخص باس لە بڕک و ئازارە تاکە کەسیەکانی خۆی دەکات وە تێڕوانینی گۆڕانکاری بەسەردا هاتووە وەکو ڕابردوو نییەکە زیاتر باسی خەمە گشتیەکان بکات لە زمانی یەکێکەوە بۆیە باسی چە خەمە تاکە کەسیەکانەکە بۆیە گوتاری شیعریش ئاڵوگۆڕی زۆر بەسەر هاتووە دەبێت بگەڕێنەوە سەر ئەوەی کە بەپێی ئەو دەقانەی کە هەیە تەنانەت لە ئەدەبیاتی کلاسیکیشماندا تێگەیشتنی ئینسانی کورد زیاتر مەیلی بەلای تێگەیشتنی هەستۆکیدا هەبووە ینی بەهەست بە دڵ و دەروون شت وەربگرێت زیاتر لەوەی کە بەهۆش بە ژیربێژانە دنیابینی خۆی شی بکاتەوە و نیشان بداتەوە من وا دەبینم کە کەمتر زاڵە تاکو و دەگاتە سەردەمانی دواتر و سەردەمانی مۆدێرنیتە و سەردەمانی ئەدەبیاتی بەرگریمان کە کەسانێک دێنە گۆڕێ هەز دەکەن پێویستە هەم زمانەکە بگۆڕن هەم شێوەی بیرکردنەوەکەش بگۆڕن دیسان بەڵام ئەوانیش هەر بە شعر دەیڵێنەوە چکە ئەوانیش ئاگاداری ئەوەن کە ئەگەر بیانەوە باسی منتەقی و ژیربێژانەش بکەن باسی نوێ و تازەش بکەن پێویستە بەڕێگای سۆزەوە بیگەین نەخەڵک بەڕێگایکی عاتفێەوە بیگەین نەخەڵکەکەیان بۆیە مەسەڵەن کە کەسێکی وەکو سەیف القوزات بیر لەوە دەکاتەوە زمانی شعر نوێ بکاتەوە چەمچی نوێ و بیرکردنەوەی نوێ بێنێتە نێو دنیای فکر و ڕۆشنبیری کوردیەوە ئەویش هەر بە شعر دێت قسە دەکا و بابەتی خۆی پێشکەش دەکات نایە مەسەڵەن وتارێکی فەلسەفی بنووسێ چەند قسەکانی بابەتەکان مەوزوعەکانی کە دانهێنێتە گۆڕێ لەبارەی ئەوەی کە پێویستە ئێمە بە ئاگاهی نەتەوەی بگەین پێویستە کیانی خۆمان دروست بکەین پێویستە کولتوری خۆمان بپارێزین جودای بکەین سنووری بۆ دابنین لەگەڵ کە کولتورانی دیکە نەتوانن لێمان لە نێوبەرن بیتوێنەوە ئەوانە دەکرێت بە وتاری فەلسەفی بە وتاری فکریش بنووسێن بەڵام ئەو دێ دیسان بە شعر دەینووسێت چکەویش ئاگاداری ئەوەیە کە ئینسانی کورد زۆرتر مەیلی بەلای عاتفە و بەلای وەرگرتنی بە دڵ و دەروون شت وەرگرتن هەیە Di çandîn dehekê derbasbûyî de tewgerên rizgarîxwaziya neteva Kurd gelek mefah ji helbestê wergirtine û helbestê rolek girîng ji bo serkewtina bizafê lîstî ye.
تاوگرین رازگاری خوازی و گلی کرد به مفاهورگرتن جه هلبستین حماسه‌ای هم خلق هشیار کرنه و هم جی لسر هستا خلقی جبو پیش خستن و حرکت این رازگاری خوازی باندورک ارینی هبویه. شعر جیالەوەی کە گوتارێکی کۆمەڵایەتی فەرهەنگی هەڵگرتووە گوتارێکی خاوەنی گوتارێکی سیاسیش بووە بۆیە دەور و کاریگەری لە بزوتنەوەی کوردیشدا زۆر بەرچاوە زۆر تەنیا ئەوە لە بزوتنەوەی کووردا تەنیا پێشمەرگە نەبووە کە بەرامبەر دژمن پەرچەکردار بنوێنێ بەڵکو شاعران و نووسرانیش بە تایبەت شاعرانی کورد دەوری یەکجار زۆریانە بووە شعرمان هەبووە لە ڕابردوودا ئەوەندە گوتاری سیاسی هەبووە کەسی لەسەر شەهید کراوە لە دەی هەفتاکاندا کە لە باشووری کوردستان بۆ نمونە شیعرەکانی لەتیف هەڵمەت و شێرکۆبێکەس و عەبدوڵڵا پەشێو بەڕاستی شۆڕشی باشووری کوردستان و تەئسیریان لەسەر شعری ڕۆژهەڵاتیش شعری بەرگری شاخی یەکجار زۆر بووە شۆڕشیان جۆش داوە ئەم شیعرانە کاتێک شعری شەهیدی شێرکۆبێکەس شەهید نەمرە وەکو شاخ وەکو بەهار و گوڵەباخ لە دەنگی کوردستانی ئێرانەوە بە دەنگی ئەحمەدی شێربەگی بەو گڕ و تینەوە دەخوێنرایەوە بەڕاستی کۆمەڵگەی دەهەژاند بۆیە شعر تەئسیری بە ئەندازەی دەنگی زیاتر لە دەنگی قەناسە و چەکی کڵاشینکۆڤیشانی پێشمەرگە زیاتر بووە لەسەر کۆمەڵگا تۆ شعرەکانی جەلالی مەلەکشا بخوێنەوە کاتێ لە خۆم لە دایکی دەپرسێ لە دایکە من کێم و چیم خەڵکی کام شار کام مەڵبەندی سەرزەویم یا ئەو شعرەی کە پەیوەندی نێوان چەک و قەڵم و تەوسیف دەکات چەند جوان باسی دەکات شعر یەکێک لەو بڵێن بابەتە زمانیانە بووە کە خەباتی نەتەوایەتی ئێمە هەر لە سەرەتاوە زۆری کەڵک لێ وەرگرتووە زۆریشی کاریگەری هەبووە چونکە ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە بۆچی شعر لە ژانری شعر لە ئەدەبی ئێمەدا زاڵە گوتمان لەبەرەوەی کە میلەتی ئێمە مەیلی بەلای ئەوەیە کە شتەکان زیاتر بە هەست وەربگرێت تا بە هۆش و بە هۆکارهێنانەوەی ژیربێژانە شعری ئێمە لە ئەدەبیاتی بەرگریشماندا هەر پێشەنگ بووە نەک لە دوودەیەی ڕابردوودا بگرە لە زۆر کۆنەوە لە سەردەمی ئەحمەدی خانیەوە تا حاجی قادر و تا سەیف القوزات و شعری ئێمە توانیوێتی هاندەری و ڕۆشنگەری خەباتی نەتەوایەتیمان بێ و بزاوی ڕزگاری خوازی کورد توانیوێتی لە ڕێی شعرەوە خۆی شی بکاتەوە خۆی ڕوون بکاتەوە لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا لە دوودەیەی ڕابردووشدا هەتا ئێستاش هەر شعر ئەو کارکردەی هەبووە گەلی کورد شەر و بەسەرهاتی شێوەیە ژیانەخوا ئەڤینداریە گەچ و کورد و سەدان خواشی و کارەساتên din ku bi ser Kurdan de hatine sepandin bi avayî vêjeya dewkî gotiye û gelek ji van çîrokan nifş bi nifş hatine hetanî serdema niha. Lê gelê Kurd hetanî niha nekariye bi avayek baş ji bo sînema û şanû bikarbîne. Neteweyên din gelek bi başî ji vêjeya dewkî ya folklorî mefahwer girtine û vek sînema raxistine berçavên nifşanû. Min li ser vê mijarê ji lêkoleran pirsî gelo neteva Kurd divê di niha de çawa danûstandinê digel vêjeya dewkî bike û bo deqa modern vek û sînema û şanûyî çende giring e. پرسیارێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەمڕۆ دنیا ئاڵۆگۆڕی بەسەردا هاتووە ئیدی کاریگەری بەشێک لە هونەر کە پێ دەڵێن هونەری حەوت هونەری جیهان کاریگەری هەندێکیان کەم بووێتەوە وەکو شیعر ناڵێم کۆتایی پیاتەوە و نابێ بنووسرێت و بەڵام ئەمڕۆ لەبەرەوەی میدیای دیداری دروست بووە سینەما گەیشتووەتە چڵەپۆپەی هونەر بۆی کوردیش دەبێ بەڕاستی استفادە لە ئەو هەموو پاشخانە گرنگەی خۆی بە تایبەت بەیتەکان کا بۆ بیانکا بە سینەما لە چوارچەوەی هونەری سینەمادا بەکاریان بێنێ هەندێک هونەرمەندی کورد دەستیان بردووە بۆ ئەم کارە بەڵام سەرەتایە لەبەر ئەوەی ئێمەی کورد خاوەنی
ئەو سینەما گرنگ و بەهێزەنین کە جیهان خاوەنیەتی ئێمە کە زوو لاوازین لە بواری سینەمادا بۆیە کورد دەبێت سەرەتای بناغەدانانی سینەمای خۆی دەست بۆ ئەو مادە خاوانەی خۆی ببات بە تایبەت بەیتەکان تۆ وەرە بەیتێکی عاشقانەی وەکو مەموزینی ئەحمەدی خانی کە تەرجمە کراوە بە زمانی فەڕەنسی ئینگلیزی ڕووسی ئەڵمانی فارسی بە عەرەبیش بەیتێکی گرنگیاوە حەیفە تۆ نەیت ئیشێکی سینەمایی گەورەی لەسەر نەکەیت یا بەیتی برایمۆک یا بەیتی سەیدەوان کە چەندین تێزی زانکۆی لەسەر نووسراوە من پێم وایە ئێمەی کورد تەنیا لە بەیتە دڵداری و تراژیک و ئاینیەکاندا ئەگەر کار لەسەر سینەماکە بڕواتە بێ دەیان کورتە فیلم و فیلمی سینەمایی لێ دروست دەکرێت بۆیە ئەم دەقانە دەقی فۆلکلۆریک و کارکردن لەسەری بە شێوەی ئەمڕۆیی دەستبردن بۆیان بە خوێندنەوەیان بە شێوەی ڕوانگەی هاوچەرخ نەک تێکدانی تێکستی ڕەسەنی وەتە ناوەڕۆکی ڕەسەنی دەقە فۆلکلۆریەکە بۆیە دەبێت باسازی بکرێنەوە خوێندنەوەیکی نوێیان بۆ بکرێتەوە لە سینەما و دەقی هاوچەرخدا سەردەمی گۆڕانی خێرایە لێشاوی گۆڕان لە ڕێگای چکە ئێستا پەیوەندیەکانی خەڵکی دنیاش پێکەوە زۆر چڕ بووتەوە بە تایبەت لە ڕێی ئینتەرنێت و لە ڕێی پەیوەندی ئابووریە چڕەکانی دنیا و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فشارێکی کللتوری یەکجار زۆر لەسەر فەرهەنگە جیاوازەکان هەیە بۆیە دەقی فۆلکلۆری بۆ هەموو ئەو میلەتانێک کە دەیانەوێت کللتوری خۆیان لە بەرامبەر ئەو لێشاوی گۆڕانە خێرایی ئەم سەردەمەدا بپارێزن دەتوانێت مەتەرێزێک بێ سەنگەرێک بێ کە خۆی پێ بپارێزێ کە بڵێ ئەمن ئەلێرەوە سنووری فەرهەنگی منە هەرچەندە دەڵێن مۆدێرنیتێ یان بڵێن دنیای نوێ سەرەتا یان بە جیهانی بوون ئەوەی کە جەنابەت باست کرد سەرەتا لە باری ئابووریەوە بەڵام دواتر لە باری فەرهەنگیشەوە زۆر کەس باسییان کردووە هۆشداریان داوە کە ئەوە تەنانەت گوتویانە ئەوە ئیمپریالیزمی فەرهەنگیە دەبێ کللتور و دابوونەریت و فەرهەنگ و شتە کۆنەکانی خۆت بکەیە سەنگەرێک کە بتانی بەرگری پێ بکەیت لە بەرامبەر ئەو لێشاوەی کە ئەوان دێن دەقە فۆلکلۆریەکانی ئێمە دەتوان دەقەزارێکەکانی ئێمە دەتوانین یارمەتیمان بدەن بۆ ئەو بابەتە بۆیە لەم سەردەمەدا بەڕاستی گرینگە ئێمە لە دەقە فۆلکلۆریەکانمان تێبگەین بەیت و باوەکانمان هەموو لە بەردەست بێ بۆ ئەوەی کە بتوانین لە سەنگەری ئەوانەوە کولتور و دابوونەریت و هەبوونی نەتەوایەتی خۆمان بپارێزین. ئانا بێژەیە دەفکیژی ji bo vêjeya nivîskî min got çavkaniya herî dewlemend vêjeya devkî ye. Wextê vêjeya devkî tune be rewşenbîrek nikare vêjeya nivîskî biafirîne. Lazim e rewşenbîr bingehekê ji nivîsa xwe re ji pirtûka xwe re bibîne hêj dest pê bike binivîsîne. Încar mesela şano mesela sînema pir giring in ku ev tişt bi ciwana bi filîm bêtin naskirin. Eger ciwanê me hem di praktîkê de hem di teoriyê de ku her du tiştan nebînin nikarin baş tê bigîjin ku mesele çi ye. Mesela şano mesela bêjin li Başûrê Kurdistanê gelek qetleamê mezin bi Kurda ve hatin. Tu bi nivîskî ha bêjî ha bêjî. Zêde di mejiyê însana de ê nifşê nû de rûnanê. Lê wextê ku tu şanoyekê çêkî wî çaxî hem mesela pratik û hem teoriyê bi hev re çê dibe ew baş fêm dikin ku çi hatiye serê wan. Edebiyata kevin ya klasîk ya toreyî li ber destê nivîskar e ber destê rewşenbîr e. Egê ku rewşenbîr ji heq bê der dikare pir xweş binivîsîne. Egê ku ji heq nê der mixabin ew jî nikare binivîsîne.
نفشانو پیوسته به چاوک وکری و به هستک زیده و مفاه جویجه یا دوکی جبو پیشخستنا ویجه یا نویسکی ورگره و به زمانک خوش و روحن پرتوکان بنویسن و جبو سینمای بکار بینن. گر جویجه یا دوکی خودی در نکون و ویجه یا خوایا نویسکی جی لواز بکن او دکونه بن باندورا داگیر کران و او ثروت و دهاتا گلی کرد به حسانی و هیدی دبی حلاندن و آسمیله کرن. ویجه و دوکی و نویسکی بپارێزن بلا امجی لهمبر داگیر کربین پاراستن چاندامه ناسنامه یامه و ام به فولکلورا خواه سربرندن.